بەڵێ دیارە ئێمە ئەمڕۆ مەکتەبی هەڵبژاردن و ئامار لەگەڵ بەرپرسی هەڵبژاردننی مەڵبەند و ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری کۆبوونێتەوە بۆ ئەوەی بچینە قۆناغێکی تری کارەکانی پرۆسەی هەڵبژاردن و لە بواری کردداریە مەڵبەندەکان و ئۆرگانەکان دەست بە کارەکانیان بکەن کارە لۆجستیەکانیان و بۆ هەموو بابەتەکانی هەڵبژاردن بۆ گوڕوتینەی کە لە سەرەتاوە دەستمان پێکرۆ پشتیوان بەخوای گەورە بەردەوام بین و وەکو لیستی 147 کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕایان دەگرین ئێمە کارەکانمان دەست پێ کردو ئینشاءالله بتوانین سەرکەوتنێکی باش بەدەستبێنین. بەڵێ کۆمەڵێک بابەتی نێخۆیی هەیە کە لەگەڵ ئەم مەڵبەند و ئۆرگانانەیە باسیەکەین و ئەم نوێنەری مەڵبەند و ئۆرگانانە کە بەرپرسی هەڵبژاردننی مەڵبەند و ئۆرگانەکان لێرە حوزوریان هەیە بتوانن دوای کە گەڕانەوە بۆ لای مەڵبەندەکانیان ئەو ڕێنمایی و کارکردانەی کە لە ژێر ڕۆشنایی لێ کارەکانی لیژنەی باڵای هەڵبژاردن لیژنەی باڵای هەڵبژاردن کۆمەڵی دادگەری بتوانن بگەێنەوە بە مەڵبەندەکانیان و ئەندامان و کادران و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کاری لەسەر بکەن ئینشاءالله.